ئامانج لە پەیمانی لۆزان چارەسەرکردنی کێشەکانی نێوان یۆنان و تورکیا بە مەبەستی ڕێکەوتنی ئاشتی نێوان هاوپەیمانەکان و تورکیای کەمالی بوو. لەو نێواندەدا چارەسەرکردنی کێشەی ویلایەتی مووسڵ بە تایبەتی کەمالیەکان بۆ ئەوەی تورکیای نوێدا بمەزرێن و کوردستانی باکوور بەشێک بێت لێی ئامادەبوون واز لە ویلایەتی مووسڵ بێنن کە لە بەرژەوەندی هاوپەیمانان بە تایبەتی بەریتانیا بوو. دوایەوەی هاوپەیمانەکان لە جەنگی جیهانی یەکەم ساڵی 1914 بۆ 1918 بەسەر عوسمانیەکاندا سەرکەوتن بەپێی بەرژەوەندی خۆیان کەوتنە دابەشکردنی یەکجارەکی ناوچەکە و دوجار بێویست و ئیرادە و تەنانەت بێ نوێنەرایەتی کوردیش پەیماننامەی لۆزانی لێکەوتەوە. بەمەش گەورەترین زیانیان بە خاکی کوردستان و کورد گەیاند کە تا ئێستا گەلی کورد بە ئازاریەکانیەوە دەناڵێنێت و نیشتیمانەکەشی پەرتەوازە بووە. پەیمانی لۆزان کوردستانی گەورەی بۆ جاری دووەم لە دوای شەڕی چاڵدێرانی ساڵی 1514 نێوان هەردوو ئیمپراتۆریەتی سەفەوی و عوسمانی بەسەر 4 پارچەدا دابەش کرد و بوو بە ژێردەستەی دەوڵەتە زلهێزەکانی جیهان بە تایبەت دراوسەکانی. لەو ڕۆژەدا بە بڕیارێک خاکی کوردستان و تێکڕای دانیشتوانەکەی لە نێوان هەر 4 وڵاتی ئێران، عێراق، تورکیا و سووریا دابەش کرا. پارچەی پێنجەمی کوردستانیش کە بە کوردستانی سوور ناسراوە کەوتە ژێردەستی یەکێتی سۆڤێتی پێشوەوە. هەرچەندە لە پەیماننامەکەدا مافی پەروەردە بە زمانی کوردی و پاراستنی تایبەتمەندیەکانی کەلتوری کورد هاتووە، بەڵام هەرگیز ئەو مافە لە بەرچاو نەگیراوە. بۆ یەکەم جاریش لە مێژووی ناوچەکەدا کورد وەک نەتەوەیەک نکوڵی لێکرا و تەنانەت بووە هۆکارێکیش دوژمنایەتیەکی درێژخایەن لە نێوان کورد و عەرەب لە عێراق و سووریا و کورد و تورک لە تورکیا دروست بکە. دوژمنایەتیەکەش ئێستا و دوای سەدەیەک لە پەیمانی لۆزانیش هەر بەردەوامە. ئێستاشی لەگەڵدا بێتە وڵاتانەی کوردستانیان بەسەر دابەشکراوە نکوڵی لە مافە سەرەتایەکانی کوردیش دەکەن. لە داراویشتەکانی پەیماننامەی لۆزان بریتین لەو کوشتن و کوشتارە و قڕکردنەوەی بەرۆکی گەلی کوردی گردووە لە دابەشکردنی کوردستان بە بێبەشکردنی کورد لە هەموو مافەکانی و بێئیرادەکردنی کورد و جینۆساید و چیمیاباران و ڕاگوێزان و بە عەرەبکوردن و بە تورککردن و بە فارسکردنی ڕۆڵەکانی کە هێزە بەرژەوەندی خوازەکانی جیهان بۆ بەرژەوەندی تایبەتی خۆیان ئەنجامیان داوە.